باش هەموو شتێ باشە ئێستا ئەوە 3-4 دقیقەیە لای یاوە و ئەم شەویش لە خزمەتتانان بۆ کۆمەڵەیە قسە و باس لە یادی 12هەمین ساڵەی تیرۆرکردنی سەدر عوسمان بەدەستی چەتەکانی بنەماڵەی بارزانی. هیوادارم کە ئەم شەو لەگەڵ مابن عەزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد. باشە. خۆشەویستانی من بەخێر بێن سەر چاو هیوادارم کە زۆر باش بن هەموو لایەکتان حرمەتێکی زۆرم بۆتان هەیە و ئەم شەو لە خزمەتتان نابم بۆ یادی 12هەمین ساڵەی تیرۆرکردنی سەردەست عوسمان لە شاری هەولێر. چیرۆکەتان بۆ ژێڕم و کۆمەڵی قسە باسمانە بێ لەسەر ئەو خێزانەی کە لە چەمچەماڵ قەتڵ و عام کێ ئەمانە داڵدادا بۆچی لە کوردستانە خەڵکی ئاسایی تاوان ناکا بەڵکو ئەوانەی کە تاوانەکەن پیاوی حیزبەکانن پیاوی مەسئولی حیزبەکانن ئاسایشن پۆلیسن پێشمەرگەن هەموو ئەمانن بۆچی زۆربەی هەرە زۆری ئەو تاوانانەی کە ئاکرێ لە ژن کوشتنەوە لە مناکوشتنەوە تەعداوە لە دزیەوە لە چەتەییەوە هەمووی پیاوەکانی پارتی وێشێتی و فڵانە مەسئول و فڵانە مەسئولە. هەمووتان بەخێر بێ سەر چای ئارام ئەحمەدات. 1-2 دقیقە وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە خۆشەویستان. هیوادارم کە ئەم پەیجی کە لایڤەکەی لێوە کە ئەم پەیجی ڕسمی ئارام ئەحمەدە هیوادارم کە هەمووتان لایکی بکەن لای خۆتان بۆی کە پەیامەکانم بەدەستی زۆرترین خەڵک لە کوردستان بگات. ببن باوە داخم بۆی دەموشمنێ. بەخێر بن عەزیزان. خۆشەویستانی من ئەمڕۆ کە 5/5 12 خولەک تێپەڕێ بەسەر تیرۆری سەردەست عوسمانە. هەرچەندە 12 ساڵ تێپەڕێ بەڵام لای ئێمە 12 دقیقەیە. چونکە برینەکانی سەردەست عوسمان ئێساش خوێنی لێ چۆڕێ. لەبەرەوەیە تیرۆری سەردەست و تیرۆری سەردەستەکانی تر هیچ کاتێک مێژوەکەیان کۆن نابێ و هەموو ساڵێک لەو ڕۆژانەیە کە ئەمانە تیاترۆ کراوە ئەبێ تۆریستەکانی پارتی وێشێتی تێدا ڕسوا بکرێت. بەر لەوەی بڕۆمە ناو بابەتەکەوە بەڕاستی جێگەی داخە کە 12 ساڵ تێپەڕێ بۆ کوژەکانی تیرۆریستەکان کە مەسئول بازانی و پیاوەکانیەتی نەکرد ئەوەی کە ڕوبەڕووی دادگا و یاسایە نەکراوەتەوە چونکە دادگا و یاسا خۆی تۆریستە بەڵکو مەسئول بازانی کراوە بە سەرۆکی حکوومەت. واتە کەسێکی ڕۆژنامە نووسکوش کەسێکی ترۆریست کەسێکی دەست و پەنجە خوێناوی کراوە بە سەرۆکی حکوومەت. عەزیزان بوونی مەسئول بازانی لە ناو کایە سیاسی و کۆمەڵایەتیەکانە بەڕاستی شەرمەزاریە. شەرمەزاری و عیبێکی گەورەیە بۆ خەڵکی کوردستان. مەسرور و هەموو ترۆریستێ ئەبێ جێگای زیندان بێت. چونکە ئەمانە بە تایبەتی خودی مەسرور و باوکی بەناحەق خوێنی سەدان و هەزاران کەسیان ڕشتووە لە سەردەشتەوە لە سۆرانەوە لە وەدادەوە لە ڕۆڤ ئاکرەییەوە لە نەزیر عومەر ئارامەوە لە فرانسیسەوە لە عەبدولستا شەریفەوە دەیان و سەدان ئینسان بە دەستی بنەماڵەی بازانی تیرۆر کراون لەم ساڵانەدا. خۆشەویستان کێشەی من لەگەڵ خەڵکی باشوورە ئەوەیە کە هەموو کەس هەموو ڕاستیەکان ئەزانن بەڵام کەس قسە ناکات. ئەوە بۆ خۆی کارەساتە بۆ من زۆر جار بەڕاستی ناومێ دەبم لەوە بۆچی خەڵکی کوردستان هەموو ڕاستیەکان ئەزانن بەڵام بۆچی بێدەنگیشن. حتا زۆر جارانیش کە خەڵک کۆمەڵی هەواڵ و بێن و بەرە ئەدا بە ئارام ئەحمەد ئاگام لێتی زیاتر شتی کێشمەکێشمی شەخسی و تایبەتی لە بینیانە هەیە. ئەگەر کەسێ بە نمونە پیاوی شێخ جەعفەر بێ هیچ کاتێ شتێک نادا بە من هەتا ئەو کاتەی
پیاوی ئەوە و ژیانی ئاسایی ئەبێتەوە هەرکە ئەرقەلە هاتە پێژیانەوە یەکسەر یەک پێنی بە منەوەکە ئەوە شێخ ئەمە فڵانکەس ئەوە ئاوە یعنی مەشغەڵەی گشتی نییە بەڵکو مەشغەڵەی تایبەتی و شەخسی هەیە ئەمە کۆمەلگای ئێمەیە سیرکە لە عێراق و هەرێمە واتە عێراق و هەرێمی کوردستان لە ڕیزی دەهەمین خراپترین وڵاتەکانی دنیاە بۆ ئازادی ڕۆژنامەگەری یعنی عێراق و هەرێمەکەی مەسعود و جەلال تاڵەبانی و یەکێتی تەنیا لە کۆریا لە ئەریتریا لە سۆماڵ و یەمەن باشترە ئاجینا لە دوای دواوەیە لەو مۆزوعانە کەشی مەسعود بارزانی تۆریست ئەڵێ لەسەر کاری میدیایی کە زیندایی نەکراوە بە ئاشکرا درۆکە هەرچەندە ئیتر بۆ هەموو دنیاوە سەلماوە بەڕاست تۆ وەکو مەسعود بارزانی سەردەشت و سۆران و وەداد و دەیانت بەس تیرۆر کردووە دەیان کەس لەسەر نووسین و لەسەر ئیمۆژیەک لە زیندان ئاسایشی هەولێر و لە دهۆکە تون کردووە ڕۆژێ ئۆردوی بەعسە هێنن ڕۆژێ جەندرمەی تورکە هێنن ئێستاش لەشکری عێراقتان هێناوە بۆ ناوچەی شەنگاڵ باشە هوشیار زێباری کە بەقەی یەک مانگا ئەبێ بەس شیر نایە لە بەغات دەرکراسە دزی و بێڕەوشتی بۆ پۆستی سەرۆک کۆماری ڕسوای ڕسواکان کرا کەچی ئەو هاتووە بەو هەموو ئەخلاقە جوانەیەوە ئەڵێ بە عێراق پەلاماری شەنگاڵ با و پاکەکەی پێترۆریستە ئیتر باسی ئاسایش و پۆلیس و بێنەوبەرە ئەوانە ناکەم خۆشەویستان کە چ ڕۆڵێکی سەخیفانە ئەبینن لە باشووری کوردستانە دادوەرە دادگایە فلانە هەمووی ئەڵقە لە گوێی دەسەڵات هیچ شتێک لەسەر سکەی خۆی نەماوە هەمویان بەعسی عەقڵن بەعسی ڕەفتارن و بەعسی کردەوەن بەڕاستی لێرەوە ئەچمە سەر چیرۆکی تیرۆرکردنی سەدر عوسمان خۆشەویستان من تااقەتی شیعر و شانامە و بێنەوبەرە ئەوانم نییە ئەوانەی کە هەموو ساڵێ لەو یادەیە باسم کردووە بە کەمێ دەستکاریەوە هەموو ئەوانە باسەکەم کە ڕۆڵیان هەبووە لە تیرۆرکردنی سەردەش عوسمانە کە مەسعود و مەسرور لە ڕەسیان ڕاوەستاون هیوادارم کە زۆر بە وردی جۆم بۆ بگرن و بزانن کام شەو باسی چیەکە ڕۆژی سیانزەی دوانزەی 2009 سەردەش عوسمان وتارێکی بڵاو کردەوە لە ژێر ناوی من عاشقی کچەکەی بارزانیم هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم ئاگرە ئەم وتارە وەکو چۆن ئاگر لە پوشوو بەرەبێ گەوتین دەنگدانەوەی هەبوو چونکە یەکەم جار بوو بنەماڵەی بارزانی وتارێکی وە بەرامبەریان بنووسرێ کە بە تەواوەتی تووشی هیستریای کردن بۆیە لێرەوە کەوتنە خۆیان کە چی بکەن باشە چۆن نووسەرەکەی بدۆزنەوە چیە دەستی بۆ ئەم کارە بردووە بنەماڵەی بارزانی ئەم وتارەیان پێ تەعدا بوو یعنی بەلایەنەوە سەیرە کەسێک دابنیشێ بڵێ من عاشقی کچەکەی بارزانیم حەسان لەو کاتەیە پەلاماری هەموو لایەکیاندا بە تایبەتی پەلاماری نەوشوام سەفا و قاری حاجی عەلی پێیان وابوو کە ئەو نووسەرێ ئەوەی نووسیوە سەر بە نەوشوام سەفا و قاری حاجی عەلیە قسەیەکی مەسعودتان بیرەخەمەوە کاڵێ یعنی ئەوەندە گەوجاڵێ عەشەتەکەم خاوەنی 1000 پیاوە 1000 یا 2000 سەرشی لەم ڕقانەڵێ ئەڵێ هەمویان فیداین بۆ من لێرەوەیە کە ئەم ئەقلێتە وابی دەکاتەوە ئەگەر کەسێ عاشقی کشەکەی بێ ئیتر کارە ساتە خوڵقێ ئیتر دنیا وێرانە بێت بۆیە بنەماڵەی بارزانی لە مۆزوعەکان هەر حاڵی نابن چونکە سەردەشت خۆشەویستانی من تەنها لەسەر خەیاڵ کوژرا بنەماڵەی بارزانی هێندە دڕندەن تەنانەت لەسەر خەیاڵیش لەسەر بینینی خەونیش ئینسانەکانە کوژن چونکە سەردەشت عوسمان کورد نە ئەتۆمی هەبوو تا سەردەشت عوسمان بچێت مەسەڵەن کەشفی بکەوە زەنەری با بە دوژمن و نە خەتەر بوو بۆ سەر ئەمنی قەومی ئەو تەنها خەیاڵی نووسی بوو خەیاڵ خەون ئەو بەیانیەک لە خەو هەسا وتی من عاشقی کچەکەی بارزانیم بۆیە لێرەوە من داوا لە ئێوە ئەکەم ئەگەر ئەتانەوێ لە سەردەشت عوسمان تێبگەن بڕۆن ئۆرهان پاموک بخوێنەوە ڕۆمانی ژیانی نوێ تەماشای ئەوە بکەن و بیخوێنەوە کارکتەری سەرەکی ئەو ڕۆمانە سەردەشت عوسمانە
نووسەرێکی بەناوبانگی هۆڵندی کە ناوی ئاراسمۆسی ڕۆتەردامیە خەڵکی شای ڕۆتەردامە کە 40 دقەیە لە منۆ دوورە سەردەمی ڕێنیسانس لە چیرۆشێکدا کە ئەو چیرۆکەی زۆر بەناوبانگە ئەنووسێت کوڕەکە شەیدای کچی پاشا بوو ڕۆژانە بە بەردەمی کۆشکی پاشایە تێپەڕی ئەمەندە هات و ئەمەندە چوو ئیتر ئەیزانی دیوارەکانی کۆشکی پاشا چەندە بردن یا چەندە خشتی تێدایە یا چەندە درزیان تێدایە یا چەند هێلانەی چۆلەکەی تێدایە تاخوا کردی ڕۆژێ کیژی پاشا لە کۆشەکەی هاتە دەرەوە چوو بۆ لای کوڕە پێیوت ها کوڕە مسکێنی هەژاری ڕەش و ڕوود ئەوە بۆ هەمیشە لە بەردەم کۆشی منە دێیتوە چی نازانی ئەمە ماڵی پاشایە تۆ نازانی کە من کشی پاشام کوڕاڵێ بەڵێ ئەزانم بەڵام من شەیدای تۆم من عاشقی کچی پاشام لەو قسانە بوو کوڕە پەلیدایە کچی پاشا و دەمی نایە ناو دەمی و تێر ماچی کرد و ڕای کرد کچە بە گریانەوە ڕای کردەوە ژوورێ چوو بۆ لای باوکی لەوێ بە باوکی وت باوکە کوڕە مسکێنێک هاتووە بە من ئەڵێ تۆم خۆشەوی و ماشی کردوم و هەر ئێستا فەرمان بکە بە چند بیان بیکوژن پاشا ئەڵێ کچم ئەگەر ئەوانە بکوژین کە ئێمەیان خۆش دەوێ ئەی چی لەوانە بکەین کە ڕقیان لێمانە ببینن عەزیزانی من لە سەردەمی ڕێنیسانسا پادشایەک ئەمە بۆچوونی بووە کەچی لەم سەردەمەیە ئێمە مەسعود بازانیمان هەیە بۆیە وتارەکەی سەردەش پڕ بوو لە نازی باوکێ بەرامبەر بە سەرۆشی ئەو وڵاتە کە خۆی بە خاوەنی ئەزانێ وەکو لە وتارەکە باسیەکە باوکی سەردار عوسمان پێشمەرگە و بەگریکار بووە لەو نیشتیمانە لێ باشە ئەو سەرۆشی وڵات بە باوکی خۆی ئەزانێ پێڵێ خەزورم پڕ بەدڵ ئاواتە خوازێ بەڕاستی ئەو خەزوری باوکی بێت خەزور و باوکی بێت سەرۆ واتە سەردار عوسمان تەنها نازی هاوڵاتی بوو نەکێشێ بە هەموو بەرائەتی خۆیەوە داوای چاکسازیەکە دەخوازێ وڵاتێکی هەبێ ئاوەدان بێ یاسە تێدا سەروەر بێت وەکو بەشەر تێدا بژی دەخوازێ بۆ جارێکیش بێ سەرێکی پاریس بە و چەند ساتێکی خۆشی تێدا بەسەر بەرێ لەگەڵ خۆشەویستەکەیە یا لەگەڵ هاوسەری ژیانیە یان ئێوێ بۆ جارێ سەردانی ئەمریکا بکە ئەگەر بەوردی وتارەکە بخوێننەوە سەردەش باسی چەوسانەوەی چینایەتیەکە لەو کۆمەلگای ئێمە باسی جیاوازی ژیانی هاوڵاتیانی ئاساییەکە لەگەڵ ژیانی دەسەڵاتدارەکان بۆیە داوا لە باوکی خۆی واتە لە خەزوریەکە کە ئەم سیستەمە بگۆڕێ داد و بێدادی دەدەست ئەوەی کە لەدەست بێکاری براکەی بێکارە دایکی نەخۆشە فڵان فڵاتە دوایی ئاوا باسەکە سەردەش لەو وتارەیە داوا لە مەسعود بازانیەکە خائین و خۆفرۆشان نەکا بە پیاوی دەسەڕاستی خۆی و ڕێزیش کۆمەندی بگەڕێنەوە بۆ پیاوەکانی نیشتیمان بەداخەوە لەوە تێنەگەیشتووە کە مەسعود بازانی خۆی خائین و خۆی وڵات فرۆش و خۆی کلامەرفرۆشی ئەم نیشتیمانەی ئێمەیە بەڕاستی بۆیە ئەمە ئەو داخوازیانە بوو کە سەردار عوسمان لەم وتارەیە بە خەیاڵ بە فەنتازیا هیوای بوو ئەخواست و ئاوات و ئامانجی بوو بەڵام مەسعود بازانی وەکو پاشاکەی ئێرەی نەکرد وەکو سەرۆکی هۆزێکی بەربەری هەستا پیاوەکانی خۆی نات فڕاندیان و ناودەمیان پڕ کرد لە فیشەک مەسعود چونکە خێڵەکیە نووسینی وتارێکی خەیاڵی خەونێک بەسە بۆ ئەوەی کە بە والێکی باتەوە کە ئابڕی ئەو براوە بۆیە هەموو سەرچاوەکانی پاراستنی خستە گەڕ بۆ ئەوەی بزان سەردار عوسمان چییە من هیچ گومانم لەوە نییە عەزیزانی من ئەگەر نووسەرێکی تورک ئەگەر گەنجێکی ئەستەمبوڵ و ئەنکارا ئەو وتاری بنووسایە بە تورکی بیوتایە من عاشقی کچەکەی بازانیم بازانی نەکرکی نەجوڵان بەڵکو گوێی ئەلەقان بووی بەدڵی بوو بە چونکە کوڕە هەژارە کوڕە کوردێ وتی من عاشقی کچەکەی بازانیم چون تورەیان کرد ئەمێ ئەخلاقی بنەماڵی بازان بۆیە سەرەتا گەورەترین خائین و خۆفرۆش ئالیان فەرەجی پاراستن شیکاریەکی بۆ نووسینەکە کرد دوای نووسینەکەی سەردار عوسمان کە گوایە نووسەرەکەی خەڵکی سلێمانیە و نەشوام سەفانە پشتێتی ئەو پێی وابوو کورتکراوی ناوی سەردەشت بۆ سەرۆ تەنها فێڵە بۆیە داوای کرد لە ناو سلێمانیە بۆ نووسەرەکەی بگەڕێن ئالیان فەرەج باشین خزمەتی پارتی کرد و دەستی هەبوو لە تیرۆرکردنی سەردار عوسمانە خۆشەویستە دوایی هەستا لە ژێر ناوێکی خوازراوە
بە ناوی ئەڤین عومەر نووسینێکی نووسی لە ژێر ناونیشانی وەڵامێک بۆ نووسەرە جنێوە فرۆشەکەی کوردستان پۆست. ئامانجی ئەم وتارە بۆ ئەوە بوو سەردەشت بێنێتە قسە بە تایبەت کە بە ناوی ژنەوە نووسی بووی. ئەم وتارە لە کوردستان نێتە بڵاو کرایەوە. دوجار لە ڕێگەی کوردستان نێتەوە IP ئەدرسەکەیان دۆزیەوە، شوێنەکەی سنتەرێکی ئینتەرنێت بوو، دڵنیابوون شوێنەکەی نزیکی کۆلیژی ئادابی زانکۆی سەلاحەدینە. ئەمەش تەکیدێک بوو کە خاوەنی ئەو ئیمێڵە خوێندکاری کۆلیژی ئادابە لە زانکۆی سەلاحەدین. وتارەکەی ئاریانی سیخڕ وەڵامێک بۆ نووسەرە جنێوە فرۆشەکەی کوردستان پۆست لە ڕۆژی 20/12/2009 بڵاو کرایەوە لە کوردستان نێتەکەی کاک عومەر فارسە. لەم وتارەیە ئاریان سەردەشت بە ترسنۆک و بوودەڵە و پیاوی نەوشوام سەفا ناوهێناوە و تەحەدای ئەکا ئەگەر ترسنۆک و نامەد نییە ئەگەر ناترسێ باڕووی ڕاستەقینەی خۆی دەربخات. سەدر عوسمان جگە لەو نووسینە دەیان ئیمەڵی بۆ ڕەوانە ئەکرێ، ئەویش لەبەر ئەوەی زۆر گەنج بوو و ئەتوانم وەکو ڕێی خۆم بڵێم کە تەجروبەی کەم بوو و باش بنەماڵی بازاری نە ئەناسی نێ ئەزانی ئەمانش چ جەلادێکن بە دەستی خۆی بەداخەوە خۆی کەشف کرد. دوجار سەردەشت لە ڕۆژی 2/1/2010 بە ئاشکرا بە ناوی خۆیەوە وتارێکی نووسی بە ناوی نەسەرۆک خوایە نەکچەکەی وتارەکەی بڵاو کردەوە. سەردەشت ئەم وتارەی بە وێنەی خۆی و بە ناونیشانی خۆیەوە بڵاو کردەوە. ڕاستە و ڕاست ئەو کارەیەکە کە خواستی پارتی و پاراستن بوو. ئیتر ئاشکرا بوو کە ئەو نووسەرە ناوی سەدەر عوسمانە و خوێندکاری کۆلیژی ئادابە لە زانکۆی سەلاحەدین. ئەمە هەڵەکەی سەدەر عوسمان بوو کە ئەگەر بەڕێی بۆ نمونە ئەگەر من بوومایە هەولێرم بەجێ هێشتا ڕاستێکی، چونکە وەکو لە ڕۆمانەکەی عەبدوڕەحمان منیفە باسیەکات ئێمە پەپولە نین بە دەوری شەمعە بسوڕێنەوە هەتا باڵەکانمان ئەسووتێ، ئەبێ 20 سوڕێنەوە باڵەکانشمان نەسووتێ. ئۆجەلان زۆر باسی ئەم مۆزوعانەیەکە کە چۆن داگیرکەران ژیانن لە بەرچاوی تاشی کووردا بێ ئەهمیەت و بێقیمەت کردووە. ئەڵێ ڕیزە ئەلغامە خۆی پیاکە لە قەینابا بکوژێن ئەو داگیرکرد وای کردووە کە ئێمە ژیانی خۆمان خۆش نوێ بەڕاستی. بۆیە لە ڕۆژی 20/1/2010 سەردەشت زەنگی ئاگادارکردنەوەی ڕاگەیان کە بەهانایەوە بچن، بەڵام نە هیچ کەسێ نە دەستگای ئاسایش نە پۆلیس گوێیان لە هاوارەکانی سەردەر عوسمان نەگرت. لە سەرەتای مانگی 4 هەمان ساڵە سەردەشت لەگەڵ خێڵان بەختیار ناوێکە پێم وایە سەر لە ئەوروپایە وتارێکی مشتەرەکیان نووسی دژی کۆسە ڕەسوڵ. خێڵان بە هەمان ئیمێڵی خۆی و بە ناوی خۆی لەگەڵ سەردەشتا ئەم وتارە نووسێت. خێڵان پێشیش پارتی بووە و دوای ئەم ترۆری سەدەر عوسمانیش ڕەوانەی ئەوروپا کرا و بێدەنگەی لێ کردووە. تا ئێستا ڕوون نییە بۆچی سەردەشت لەگەڵ ئەم خێڵان بەختیارەیە ئەم هینیان نووسی ئەم وتاران دژی کۆسە نووسی لەو ئانووساتەیە. ئایا تەنها بۆ ئەو بوو بڵێن ئێمە گەنجانێکین دژ یەکێتین؟ بەڵام بەڕێی خۆ بەڕێی وەکو ئارام ئەحمەد پێم وایە دەستی پاراستن لە پشت خێڵانەوە هەبوو تا بەیەکەوە ئەم بابەتە بنووسن و دژی کۆسەر و پاشان ئەگەر سەردەشتیان تیرۆر کرد بڵێن کۆسەر کردوێتی، چونکە لێکۆڵینەوە نییە دەسەڵاتی هەولێر خۆی بکوژەکەیە. هەموو ئەمانە بە هەڵواسایی تا ئێستا ماونێتەوە. دوای ئەم وتارە باشچین هەلدرا بە بنەماڵی بازانی. سەردەشت دژی کۆسەر وتاری نووسیوە و کۆسەر خەڵکی هەولێرە و کەسێکی پیاوکوژە کۆسەر دەتوانن بیکوژن و بڵێن کۆسەر. ڕۆژی 3/5/2010 پاراستن دوای مەسەلەکەیەکەوێ. ئەم تیمە هەرێک لە سوچێکەوە دوای سەردەشت دەکەون. سیارەی تایبەت ئامادەیە، بەڵام بەڕێکەوت کۆمەڵی خوێندکار هاوڕێی دەگەنە نزیکی سەردەشت قەرەباڵخی ئەبێ لێرەدا کارەکە دواخن بۆ ڕۆژێکی ڕۆژی دواتر. ڕۆژی دواتر لە 4/5/2010 تیمەکەی پاراستن ئامادە باشیەکەن بە ئۆتۆمبیلێکی سپی جۆری ڤان کە دەرگای سلایتە و لە ئۆتۆمبیلی ئامبوڵاسە ئەچێ یان لەوە نزیکە. هێواش لە دووری چەلمەتێکەوە بە تەنی شۆسەکە بە هێواشی دێنە پێشەوە جگە لە شۆفێرەکە کەسێکی دەستگای پاراستن بۆ کردووی دەرگای ئۆتۆمبیلەکە ئامادەیە. دوو کەسی تریش بە هێواشی لە دوای سەدەر عوسمانەوە بە پیادە ئەڕۆن. هەردووچیان بە دەنگی بەز قساکەن، گوایە ئەمانە خوێندکارن و ئەوانش ئەچن بۆ زانکۆ. پیرانەکە ئاوایە ئۆتۆمبیلەکە بە هێواشی دێت تا ئەگاتە جێگایکی گونجاو کە نزیک بێت لە شۆسەکەەوە. کەسی نە ئۆتۆمبیلەکە لەو کەتە دەرگاکە ئاکاتەوە. دوو کەسی پشتەوەیش
پەرامای سەردەش ئەدەن و پڕی پیاکەن و ئەیخەن ناو سیارەکەەوە کاژمێر 8 و 15 دقە کاتەکە گونجاوە بێ بۆیان وەک چۆن پیلانەکە دانرابوو سیارەکە تەواو خۆ لە شۆسەکە نزیکە کاتەوە کابرا دەرگا ئەکاتەوە دوانەکەی دواوە پڕی پیاکەن و سەردەش ئەخەن ناو سیارەکەەوە یەکێکیشان کتێب و پەراوشتەکانی کۆکاتەوە لە ماوەی 3 دقیقەیە سەرجە عوسمان ئەڕفێن پۆلیسەکانی بەردەم کۆلیش ئاگادارە بن بەڵام یەک کەسیان قسە ناکەن دوای 5 خولەک هەژار عوسمانی برای سەردەش دەگاتە ئەوێ کاتێک بە پۆلیسەکان ئەڵێ بۆ کادانتان بۆ ئەمە نەبووە ئەوان ئەڵێن چونکە فەرمانمان پێکراوە لەم هەفتەیەدا تەدەخول لە ڕووداوەکانی دەرەوەی کۆلیژ نەکەن خۆی یاریکە ڕوونەکە پاراستن چۆن بێتی پارتی جێگایشی تایبەتی ئەبێ لە ناو هەولێر سەرەتا سەردەش ئەبەنە ئەوێ و لەوێ دایانێن لەژێر زەمینەکە لەوێ ساسان عونی سەردەش ئەخاتە ژێر قورسی ئەشکەنجەوە زیاتر لە دیان پرسیاری لێکە چی هاوکاری کردووی چی هانی داویت بۆچی لەسەر ئایلەی بارزانی ئەنووسی پەیوەندی لەگەڵ نەوشوان سەفات چۆنە چەند جار نەوشوان سەفات بینیوە پەیوەندی لەگەڵ قاری حاجی عەلی چۆنە چەند جار بینیوتە پەیوەندی تۆ لەوێ کوردستان پۆستە لەگەڵ نەوشوان سەفا ئەمانە چی و چۆن نییە دوایی دەیبەنە سەری ڕەش زۆر ئازاری ئەدەن دوای بڕیار ئەدەن کە سەردەش نابێت لە هەرێمە لە هەولێر و ئەوناوە بکوژێ دەبی بەنە دەرەوەی هەرێمی کوردستان ئەو بوو بردیانە مووسڵ و لەوێ تیرۆریان کرد چی ئەمەی کرد خۆشەویستە طبعا من طاقتي مسلم نییە خۆتان ئەزانن من ناو شتە بم تااقەتی منی خەڵگەڵێ ئەلف باجی موحی مێم قاف و ئەم قسانە بەڕاستی لای من قسەی قۆڕە ئەوانەی کەوا قساکەن شەهامەتیان نییە لە ڕاستی تۆ کە ڕاستی ئەڵەی نابێت سڵ لە هیچ شتێ بکەیتەوە مەسعود بازانی فەرمانی کرد بە بەختیاری حەسەن نەجەفی ئەو کارە بکات بەختیار حەسەن حەمەڕەحیم ناساو بە بەختیاری حەسەن نەجەفی لە بنەڕەتا کوردی ڕۆژهەڵات باوکی واتە حەسەن نەجەفی دوکانی فرۆشتنی کەمالیات و جلوبەرجی هەبوو لە بازاری عەسری سلێمانی بەداخەوە بەڕێزان بەداخەوە بەڕاستی نازانم بۆچی هەر ئۆتۆماتیکی مۆبایلەکەم کوژایەوە بەداخەوە بەڕاستی بەرحاڵێکن بە بەشی 1 و 2 کێشە نییە باوای لەکەن مشکلە نیە ئەم جارە کاکە با هەموو بەڕێزان کۆ بنەوە کاتا چێنەوە قسە باسەکان عەزیزانی من ببورن بەڕێزان ببورن نازانم بۆچی بەڕاستی نازانم بۆچی هەموو شتێک وەستا مۆبایلەکە کوژایەوە لە سەرەتاوە دەستی پێکردەوە تێناگەم بۆچی وا بۆ ڕاستی یەکەم جاریش مەسڵفێشی ئاوا بکەم بەرحاڵ ئەیکەین بە بەشی 2 کێشە نییە بەخێر بن با بەڕێزان کۆ ببنەوە ناو قسە باسەکەم داوای لێبوردنەکەم بەڕێزان دیارە هەڵەکە هەڵێکی تەکنیکی بوو نازانم چی بوو بخۆ دەی بەخێر بن سەر چاو بەخێر بن خۆشەویستان ببورن بەڕێزان ببورن هەڵەکە لای منەوە بوو با هەموو عەزیزان کۆ بنەوە دووبارەش ناو باسەکە باش لێرەوە دەست پێکەمەوە کە مەسعود بازانی فەرمانی کرد بە بەختیاری حەسەن نەجەفی ئەو کارە بکات بەختیار وەکو وتم حەسەن حەمەڕەحیم ناساو بە بەختیاری حەسەن نەجەفی لە بنەڕەتە کوردی ڕۆژهەڵاتە باوکی واتە حەسەن نەجەفی دوکانی فرۆشتنی کەمالیاتی هەبوو لە بازاری عەسری لە سلێمانی لەو کاتەیە گومانیان لێ بووە پێشمەرگە کە پیاوی بەعسە بۆیە چەندین جار هەڕەشەی لێکراوە بەختیار پۆلی شەشەمی زانستی تەواوەکە لە ساڵی 1984 و بە ئاسانترین شێوە لە کۆلێجی سەربازی بەعس وەرەگیرێ لێرەوە بەختیار ئەبێتە ئەڵقە لە ژێوی بەعس هەر لە بەغدادا ئامەزرێ هەتا خۆی گەیاندۆتە هێزەکانی کاردی کۆماری لە بەغا دوای ڕاپەڕین لە هەولێر خۆی شارێتەوە ئەبێ بە پارتی چونکە نۆکەری بەعسە خۆتان زان هەموو بەعسەکان بوون بە پارتی دوای یا زۆربەی بەعس و جاش و مسشانە هەموو بوون بە ڕێبازەکەی بارزانی ئابۆ جۆرە لەوێش ئەبێتەوە بە نۆکەری بنەماڵەی بارزانی لە دوای ڕاپەڕینەوە بەختیار ئەفسەر بووە هەموو خاڵەکانی کۆنتڕۆلی هەولێر و مووسڵی بەڕێوا بە ئەفسەرانی ئەو خاڵانە لە ژێر بەڕێوەبەرایەتی خودی خۆیان بێت لێرەوە ئەتوانێت بە ئاسانترین شێوە سەردەش بەرێ بۆ مووسڵ توا ببورن نیگەرانم لەوەی کە ئاوا بڕابڕاستی
بەختیار کەسێکی زۆر شارەزا بوو لە یعنی پسپۆر بوو لە تیرۆرکردن و ڕفاندن و ونکردنی خەڵکدا. ئەو شەوە سەعاتی 11 لە هەمان جێگەیە سەردەشت تەسلیمەکەن بە بەختیار و دوان لە هاوکارەکانی کە ناویان قادر عەبدوڵڵا خدر و نازم ڕەمەزانە بێت، واتە ئەم سێ کەسە. ئەوانیش دوای ئازادانێکی زۆر واتە دوی شەو ئەیخەن ناو ئۆتۆمبیلێک، بەختیار لە پێشەوە دانیشێ، دوانەکەی تریش لە دواوە سەردەشت ئەخەنە ژێر پێیان بە ئەوێ، ئیتر یەک ئۆتۆمبیلێکی لە پێشیانەوەیە، یەکێکیش بە دوایانەوە، بەبێ کێشە سەردەشت ئەبەنە مووسڵ و لەوێ شەهیدی ئەکەن و لە جێگایەکە فڕێ ئەکەن. سەر لە بەیانی 5/5/2010 کە ئێستا 12 ساڵ بە لە ئێستا لە ڕژێک و ئەمڕۆیە کاتژمێر 6 ئێوارە تەرمی سەردەشت عوسمان لەسەر شۆسەیەک لە شەقامی حەی المەزارە نزیک شەقامی دۆمیس ئەدۆزرێتەوە. بنکەی پۆلیسی ئەحرار تەرمەکەی هەڵەگرێتەوە، ڕەوانەی پزیشکی دادوەری ئەکەن. بۆ شکڵە ڕوویە. تەسفیەکردنی بکوژەکان چیان لێ خۆشەویستان؟ یەکەمیان لیوای بەختیار حەسەن نەجەفی، دووهەم قادر عەبدوڵڵا خدر، سێهەم نازم ڕەمەزان، چوارەم ئەحمەد کۆیی، لە ڕەسیشا بڕیارەکە هینی مەسعود بازانی و هینی مەسعود بازانیە. واتە ئەمانە کە کۆمەڵێک ترۆریست و پیاوکوژی مەسعود و مەسعورن ئیشەکەیان کردووە، بەڵام مەسعود و مەسعور خۆیان بڕیارەکەیان داوە. لە ڕۆژی 10 چواری 2011 ساسان ئەونی لەگەڵ تیمێکی تایبەتی ڕاهێنرا و لە پاراستن چوونە مووسڵ لە دووکاتی جیاوازە و لە هەمان ڕۆژدا سەرەتا قادر عەبدوڵڵا و نازم عومەریان دەستگیر کرد، بدنیانە ماڵێک لە بەشی ڕۆژهەڵاتی مووسڵ، دوای چەند ڕۆژێک دەکوژێن و لاشەکان دەرەوەی مووسڵە دۆزرایەوە و تەسلیمی کەسوکاریان کرایەوە. کەسوکاری ئەم دوو کوژراوە تەنها پیان وتراوە کە لە هەموو شوێنێکا بڵێن ترۆریست کوڕەکانی کوشتوین، تا ئێستا هیچیان نەوتووە لەم بارەیەوە خۆشەویستانی من. کە پاراسی تەسفیە کردن، چونکە مەسەلەی سەردەشت عوسمان ئەوەندە گەورە بوو، ئەوەندە قوڵ سەریان ئەوانیش بە هەر جۆرێ بێت بکوژەکانیشان تەسفیە بکەن. هەمان ئەو ڕۆژە لیوا بەختیار حەسەن نەجەفی دەستگیر ئەکا پارتی. بەختیار بێسەر و شوێن مایەوە حتا ڕۆژی 18/10/2011 جا بێنە پێشایی خۆتان. اینجا دوای ئەوە لاشەکەی بەسەر بڕاوی لە ناو شاری مووسڵا دۆزایەوە. چیرۆشی ناوبردنی ئەم بەختیارەوە و هێشتنەوەی بۆ مایەکی درێژ واتە لە 2010 تا 2011 بزان چەند مانگێکە هەتا ئێستا ئاشکرانیەکە چۆن و چۆن نییە، بەڵام ئەوە ڕوونە لە حقیقەتە کە بنەماڵەی بازانی ئەویشیان تەسفیە کرد. خۆتان ئەزانن کاتێکە مەسەلەن ئێستا لە سێمانیان یەکێتی ئەگەر خۆی بێ کەسێت ترۆرکە خۆی یاسایە، خۆی ئاسایشە، خۆی پۆلیسە، خۆی دادگەرە، خۆی هەر هەموو شتێکە بەڕاستی لەوە بە ئاسان نییە تۆ بتوانانی ئەمە وەکو بەڵگەی یاسایی و بەڵگەی بینرا و بیستا و پێشکەشی دادگایەکەی، چونکە بەڵگەکان ئێستا دەرناکەوێت لە ئایندا ڕەگە دەرکەوێت. بۆیە دوای بەختیاریشیان کوشت، مەسعود بازانی خۆی بۆ داپۆشینی کوشتنی بەختیار یەکەم نێردراوێکی پاراستن کە زۆر هاوڕێی بەختیار بووە دەنێرێ بۆ لای ژن و مناڵەکەی بەختیار و بە شێوەیەک سەرخۆشیان لێەکە و ژێبەجێ دڵنەوەییانەکە و پاریشیان ئەیاتێ بۆ ئەوی کە بێدەنگی لێ بکەن. پاش ئەمە مەسعود بازانی برایەکی بەختیاری بان کرد بۆ سەری ڕەش و لەوێ خەڵاتی هەموو عایلەکەی کرد و کۆمەڵی وێنەی لێگرتن و بۆ فیاڵان و ساختەکانیش هەندێک لە وێنەیشیان بڵاو کردەوە کە گویا هیچ نییە. هەرچی لەوانەیە کە بکوژ بوون ئەحمەد کۆیی ماوە کە لای بنەماڵەی بازانی زۆر جێگەی متمانە بوو، ئەویان نەکوشتووە، پێم وایە ئەحمەد کۆیی ئێستا هەر پارتیە و خەریکی کاری بازرگانیە. ئەمە چۆنیەتی فڕاندن و تیرۆرکردن و کوشتنی سەردەشت عوسمانە کە بەناو من بۆم باس کرد. ئیتر نازانم بەڕاستی لایفەکەمیان بە قەتع کرد و هەموو شتێک کوژایە لای من، هیوادارم کە دووبارە نەبێتەوە هەر ڕازین بەمێش خۆشەویستان. مەسەڵەن بۆچی پێیان ناخۆشە ئینسان ڕاستیەکان بڵێ کاکە؟ ئەگەر ئێوە سەردەشت نەکوژن و سۆران نەکوژن و کاوە گەرمیانی نەکوژە یەکێتی و فڵانە فیسارە، ئێمەش قسە ناکەین بەڕاستی. ئەی خۆ ناشکری ئێوە بمان کوژن و خەڵکیش قسە ناکا کاکە، ئەی هاوار لەکوێی دنیا شتی وایە؟ چۆن شتی وایە بێ؟ ئێوە خوێن ڕێژن. لەبەرەوە ئەمە تیرۆرکردنی سەردەشت عوسمانم بۆ باسکردن خۆشەویستە. ئەچمە سەر چی؟ بابەتی دووهەم، ئەڵبەتە بابەتی سێهەم دڵنیام کە فریا ناکەوم، چونکە ئەمەوێ لایڤێکی تایبەت لەسەر ئەو بابەتە بکەمەوە، بەڵام ئەمەوێ بڕۆمە سەر قەت و عامکردنی ئەو خێزانە چوار کەسیە لە چەمچەماڵ، چونکە بەڕاستی
بۆ هەمومان ئەوە جێگەی دابوو قەت و عامکردنی خێزانێک لەلایەن بەڵتەچیەکانی یەکێتیەوە و لە نووساوەکەی ڕەمەزان دیەکۆنی کە یەکسەر بڵاوی کردو چکە لە هاە دوو پشکل لە خۆی بەشکە هەرکە ئەو کوڕە هەستا ئەو قەت و عامی کردو ئەو چوار کەسی لەو خێزانە کوژنەکەی و سێ کەسی تر یەکسەر ڕەمەزان دیەکۆنێتە سەر خەت هەفتەیە بەلەوە نەهات باسی کابرشێکی ئاوامان دەرکردووە یا مانگە بەلەوە بەڵکو هەردوای کوشتنەکە هاتە سەر خەت ئەمە یعنی ئەو کوڕە هەتا شەوێ بەلەوەش هەر لەگەڵ ڕەمەزان دیەکۆنیا بوو جاسێری ئەم نووساوەیە ڕەمەزان دیەکۆنی کرد خۆشەویستان نووسراوەکە 27 سەی 2022 کراوە باشە مۆری والیدەی کتابەکەشی 6/4 2022 و داواکاریەکەش لە 31/1 2022 و واژۆکەی ڕەمەزان دیەکۆنیش بەروای لەسەر نییە تو شەرەف و وجدانتان خۆشەویستان ئەمە کەربازاڕیە کەربازاڕی نییە یەک نووسراوە ئەم هەموو تاریخەی فەرقی هەیە باش نییە لە هەمووشی ناشرینتر کاتێ ڕەمەزان دیەکۆنیەکێتی ئەم بە ئەم بەناو بەڵگەنامەیە بڵاوەکەنەوە کار لە کات ترازاوە تازە خێزانە قەت و عام کراوە لە چەند چەماڵە تا تو باز چیمان بۆکەی تازە بەر لەمەش ئەم بەشەرە خەڵکی کوشتووە هەر دوای کوشتنی خەڵکی تریش باجیەتی کەسی چی ئەمانە هەر لە ڕەمەزان دیەکۆنی داڵدەدراوە ئەگەر لەو سەردەمانی تراکە خەڵکی تری کوشتووە ئەگەر ڕەمەزان دیەکۆنی وێکێتی داڵدەی ئەمەیان نەدایە و بێنسەدە زیندانەوە ئێستا کاسدەکەی چەمچەمان ڕووی نادا کاکە ئەو چوار کەسیش ئاوا قەت و عام نەکەن لەویان ناکوژان بەڕاستی ئەمەشی بۆیە بڵاو کردەوە زانی ئیتر کار لە کات ترازاوە و بەڕاستی ئەمە کارەساتە کارەساتەکە هێندە گەورەیە بۆی پاسا و بۆ پیرە ناکرێت شتێ نییە بڕوا سڵحی کات و چیش ئالەم بابەتانە مەجبور بوو ئەبوو شتێ بڵاو کاتەوە بۆیە من لەو کاتان نووسیم کە ڕەمەزان دیەکۆنی درۆکە بەڕاستی درۆکە ساختەکارە حتا ئەوەی قوبا تاڵەبانیش هەر هەمووی درۆیە ئێوە دێن وەکو یەکێتی یا وەکو پارتی هەرچی چەقاوەسو سەرسەری لۆمپن هەیە ئەی بەرە لای خۆتان چەقۆکێش و ئەمانە هەمووی بەرە لای خۆتان دەرگایان بۆکەنەوە پارەیان بۆ سەرفەکەن سیارەیان ئێنێ ئەکوژن ئەبڕن تەعداکەن سەرانە ئەسێنن داگیر دەکەن کاتێکیش کاساتەکان بەدەستی ئەم بەڵتەچیانە گەورەیە بێت و ئەکوێتە کوشتنی خەڵک و سیان و چوار و ئەوانە و بۆتان پیرە ناکرێ قوباتە سەر خەت وەڵێ ئەوە گرتمان چی گرت کاکە تاسە چیت گرت چیت گرتووە تۆ کاکە تا باش چی پاش ئەوەی کە دووسێ کەسی کوشتووە پێشە هەلای خۆ دڵتان ناوە دوای ئەوەی کە چوار نەفەری تری قەت و عام کردووە جامی دیا ڕسواکە یەنک دوای ئەوەی کە قوبات هاتە سەر خات بکوژەکە گیرە تۆ سەری ئەم ئەخلاقا ئەم جەماعەتە سەرسەری یەکێتی کابرا یەک خێزانی کوشتووە باشە لەم وڵاتەیە کە ملی تیاژیم لەسەر کوشتنی کۆتریەک ئەو گرن تۆ منەتی چی بەسەر ئەم عالەمەیەکەی بیگری یان نەیگریت بۆیە تازە قوبات نابێتە هیچ لە درۆزنێک زیاتر چۆن کاسەتەکە خوڵقاوە خێزانێک بە ناحەق خوێنیان ڕژاوە وەکو ئەڵێن چەرمەکە بەڕاستی سەگ بردوێتی تازە بە تازە لیوا تاریق ئەحمەدێک ڕای گەیاندووە کە ژوورێکی ئۆپراسیۆنیان کردووەتەوە و ئەیانەوێ 5920 کەس دەستگیرکەن یعنی خۆشەویستان ئەم لیوا تاریقە ئەڵێ ژوورێکمان ئۆپەراسیۆنمان کرد پێکێناوە بۆ دەستگیرکردنی ئەم کەسە تاوانبارانە 5920 مجرم و تاوانبار و ڕاکرد و خۆشەویستان کە دڵنیام 10,000 ژەبێ کە دڵنیام 15,000 ژەبێت درۆگەمان 5,000 بەڕاستی ئەمە کارەساتە خۆشەویستان واتە لە سا دووی خەڵکی کوردستان تاوانکارە کە من دڵنیام زۆر لەمە زیاتریشە ئەمانە کە داوا کراون ئەم 5,000 و ئەوە بە قەولەکەی خۆیان یا دزن یا پیاو کوژن یا لەسەر ژن و لەسەر تەعدا ئەویان کردووە باش ئەمانە لایکێن عەزیزانی من پێم بڵێنەوە ئەم 5,920 واتە 6,000 کەس بە زمانی خۆیان کە من پێم وایە 12,000 تاوانبار و مجریمیش هەیە لە باشووری کوردستانە پێم بڵێن ئێوە ئەمانە لایکێن لای بەغان لای تورکیان لای ئێرانن لای فاڵ و فیساد داڵدەیاون نەخێر لای کەس لەمانە نییە هەر هەمویان لای مەسئولەکانی پارتی وێشێتیە باشە من تەحەداکەم بڕۆنە لای مەحموود سەنگاوی بزان چەند لەم چەقۆکێش و پیاوکوژ و ڕاکردویان لەلایە بچنە لای خودی قوبات تاڵەبانی خودی پاڤێڵ خودی شاناس بزانە چەندی لەم بەڵتەجی و سەرسەری و چەقۆکێشانە لەلایە
بچنە لای شێخ جعفەر لای جەلالی بریکارە بزانن چەند لەم سەرسەری و پیا و کوژ و تعداکەر و ئەمانە لەلایە بچنە لای شێخ دلێری برای شێخ جعفەر بزانە چەند لەم ئینسانە تاوانبار و مجریمەی لەلایە خۆشەویستانی من لای چێن ئەمانە زەحمەت نەبێ هەموو ئەمانە لای مەسئولەکانی پارتی و یەکێتیە لەمە بەدەشتێکی تر نییە خۆشەویستانی من قسەی قۆڕە تازە تۆی ژووری ئۆپەراسیۆنەکەیتەوە بۆ گرتنی نزیکەی 6,000 تاوانبار و مجریم کە لای ئەمانن خۆ لای کەچی تر نییە ئەمانە کاکە خۆ خەڵک لە بازاڕەکان ناشێت لە خۆ خەڵک بکوژێ ئەوەی خەڵکە کوژێ هەر ئەم چەقاوەس و شەلاتیانەی پارتی و یەکێتین بەڕاستی کێشە ئێمە ئەوەیە عەزیزانی من ئاسایش خۆی ترۆریستە پۆلیس ترۆریستە پێشمەرکەکانی یەکێتی و پارتی خۆیان ترۆریست و پیا کوژن ئەمان ژنە کوژن مناڵە کوژن تعداکەن ژنە ڕفێن هەموو شتێکەکەن بەڕاستی بۆیە هەرچی سەرسەری هەیە هەرچی پیا کوژ هەیە دوور لە ڕووی ئێوە هەرچی فاسد و خوێڕی هەیە هەمووی لای ئەمانە بەڕاستی هەمووی چەکداری ئەمانە کاکە هەمووی چەکداری ئەمانە بڕۆسەری دزە ترۆرەکەی یەکێتی کە بزانێت چی تیا دزە ترۆر هەمووی خەڵکانی شەقاوەس و سەرسەریە کاکە بڕۆسەری دەستگای زانیاریکە هەمووی خەڵکی چەقۆکێش و پیا و کوژ و لاتولوتە خۆشەویستانی من خۆ لە ڕووداوەکانی هەشتی شوباتە هەشتی چەندە بوو ئەوەی تەمووزە هەمووی دەرکەوت خۆ کاکە گیان برۆ لای ئاکام و نازانم چێ و چێ و کوڕی شێخ جعفەر و کوڕی ناوی چی ئەمەی شاڵای عەلی عەسکەری کوڕەکەی ئەو هەموو ئەمانە کیانە دەورەیە خۆشەویستان هەمووی خەڵکی چەقۆکێش و خوێڕی و سەرسەریە بەڕاستی کاکە گیان زۆر سێرم لێیە ئەم بە ئەمانە هەموویان خەڵکی خۆی دەریخوا عەزیزان حتا خودی نۆشتام سەفای جواب بوو بەداخەوە خودی نۆشتام سەفایش کۆمەکی دەورا بوو هەموو چەقۆکێش و خوێڕوشت بوون ئەها دوای چونەوە بۆ لای مدیری وەستا حەسەن و بۆ لای کێکی ئەمان تەسلیم بوونەوە نازانم کێ و کێ و فڵانە فیزە بە پێش ناکەن ناوبەرم هەمیان وان کاکە زۆر سێرە بەڕاستی من تێناگەم حتا بۆ نمونە حتا لاهوری شەرجەین کەسێکێتی نییە ئەویش ئێستا خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی باش و خەڵکی خاوەن کەسایەتی ناوێ لە حقیقەتە ئەو خەڵکانیان ئێرە دەروبەری خۆیانە تێناگەم بۆچی ئەوانە هەموویان باش نییە زۆر سێرە هەمووی ئەم خەڵکانیان لە دەوری بەری خۆیان کۆکەنەوە خەڵکی قەڵەم بەدەست و خەڵکی محتەرەم و خەڵکی بە شەهامەت و خاوەن کەسایەتیان ناوێ زۆر سێرە ئیلا ئەبێ چەقۆکێش بی ئەبێ خوێڕی بی ئەبێ شەلاتی بی اینجا ئەیانەویت زۆر سێرە بۆیە ئەوەی کە لە سێمانە لای پارتیە لای یەکێتی خەڵک ئەکوژێ چەتەیی ئەکا تەعدا ئەکا ژن ئەکوژێ مناڵ ئەکوژێ سەرانە ئەسێنێ خەڵکی ئەڕفێنێ هێزەکانی خۆیانن ئاسایشە پۆلیسە فڵانە پێشمەگەر لە فڵانە هێزە ئەمانە بەڕاستی ئەو کاراکەن کەسێکی تر نییە بۆیە کاتی ئەڵێن یەکێتی لە سێمانی لە ساعت 3 لە ساعت 4 هێناوە ئەو لە ساعت 4 شەلاتیەکان خۆشەویستانی من یعنی خەڵکی بە شەرەفی سێمانی خەڵکی خاوەنی ئەخلاق خەڵکی محتەرەم ئینسانی ئاگا ئینسانی شەریف دەنگی نایەوە بە یەکێتی یا دەنگی نایەوە بە پارتی باشە بەڵکو ئەوەی کە لە ساعت 4 دەنگەهێنێ ئەو خەڵکە چەقاوەس و شەلاتی و تعداکە و ئەم بابەتان نییە من ئەزانم ئەمانە کیان بەدواوەیە هەمویان ئەزانم کێن ئەوانە کاکە وەڵڵا عەزیزان خۆشەویستانی من دەستگای زانیاری خواوەکی یەک پیاوی محتەرەمی تیا دەستگای زانیاری یەک پیاوی محتەرەمی تیانی من تەحەداکەم هەمووی بێدایک و باوک هەمووی بێژی هەمووی دەستبڕ هەمووی درۆزن هەمووی ساختەچی هەمووی ژن کوش هەمووی تعداکە هەمووی هەتی و باز هەمووی مناڵ باز هەمووی ژن باز هەمووی وایە زۆر سێر خۆشەویستانی باشە دەوری پافێڵ دەوری قوبات شاناس مەژێکی بە دەوری ئەدەموچای خوانە ئەوانە هەمووی خەڵکی شەلاتی خەڵکی خێڵی زۆر سێن عەزیزانی من یعنی بە هیچ جۆرێ خەڵکی شەریفیان نایە ئەمانە ئیلا ئەبێت تۆ شەلاتی بی چەقۆی کێژبی پیا و کوژبی نایەنەوێت ئێستا ئارام ئەحمەوە بە یەک تور نایەنەوێت بە یەک توری قوڕایی بۆ شازایتە بۆ لەبەری خوێڕی نییە پیا و کوژ نییە دز و درۆزن نییە کاکە ئەوی نایێت یەکێتی ئاکانیەوێ بە نمونە کوڕی شاڵای عەلی عەسکەریەوێ ئایلەوە ئەمانەیانەوێت لە ڕاستیە خۆشەویستان ئارام ئەحمەدیان بۆچی کاکە هەرچی قەڵەم بەدەستیان نایە حەمەد عوسمان خۆی کوژ لە سێمانیا خۆشەویستان چونکە لەو شارە جێگەی ئەو نەبووە لەواقع هەفتەیەک پێش ئەم جەژنی ڕەمەزانە خۆشەویستانی من لای چەناخچیان ئەو دەوروبەرە کێشە دروست بووە دوو کەس تیا قاچی شکاوە تەقەکەرەکان ئێسا لای ڕەمەزان دێکۆنین خۆشەویستانی من ڕەمەزان دێکۆنی شادنی تۆ لای خۆین ئەوێ سڵحی عەشایریان بۆ کات ناشی ڕەمەزان دێکۆنی بڵێ کاکە تەقەتان لە خەڵک کردووە قاچە خەڵتان شکاندووە من نەقڵنی وەستەدام ڕۆ دادگا و یاسا کەی مشکلی من لە کاکەژێ نایکە بۆ لەبەرەوەی کە کەسێکی وەکو ڕەمەزان دێکۆنی خەڵکی خوێڕی پێویستە خەڵکی شەلاتی پێویستە لە حەقیقەتە
خەڵکی چەق بۆڵ بیکرە جا هەیەە سەردەمانێم ئاکام و ماکامی ئێستا دژەتۆرەوانە پەڕانە پێشە ناوچوانێنەوە ئاوا لە سێمانیە بەسەر شۆسەکانیشە ئەڕۆشتن تعدیان لە خەڵکە کرد بە ئارزی خۆیان عزیزان خۆ ئەو خەڵکی کە پیاوەکوژی خەڵکی ئاسایی ناو کۆمەلگای ئێمە نییە خەڵکی دەسەڵاتت پیاوەکوژیە کاکە هەمویان چەکداری پارتیەکێتین بۆیە ڕەمەزان دێکۆچە سڵحیان بۆکە ڕەمەزان ئاملی وایە کە خۆشەویستانی من بەڵام ملیۆنەرە بە دۆلار بە عەرزە بە خان و بار هەموو شتێ باشە ئەگەر ئەمە هەمووی بەسەران سندن نییە لەکوێ هێناوە ئەگەر بە چەتەی نییە لەکوێ هێناوە کاکە خۆ بە موچی ئاملی وایەکەی ناکرێت کاکیشی ناکرێت من کە 2009 کاگنۆشرار پەیوەندی پێوە کردم بۆ دیفاع لە گۆڕان و ئەوانە لە بەریتانیاەوە پەیوەندیم پێوە کرا یە جەماعەتێکی ئەو شانازە وتیان بە ئاملیوا خانشین تەکەین بەس دیفاع لە شان سەفا مەکەوتم وەڵا هەریک ئاملیوا پارەکەی چەند هەیە خۆشەویستان گریمان 5 ملیۆن بوو گریمان 7 ملیۆن بوو یا 6 ملیۆن بوو وەڵی بەمانی 6 ملیۆن و ئاملیوایە ئەم هەموو سەگولگەرە دەوتابێ بەخوا ناکەی بێخوانی ئەمەوە پارەیە بۆیە ئەمانە ئەچین خەڵکی شەلاتی و چەقۆکێش و چەکباز دەری خۆیان کۆکەنەوە بۆ تعداکردن و سەران سندن و عەجەداجیکاری و ئەلم بابەتانە بۆیە ڕەمەزان دێکۆنی کە ئەو شتێکی بڵاو کردەوە ڕاستیەکەی نە تاوانباری سەرەکی لە کوشتنی ئەو عیلەیە ڕەمەزان دێکۆنیە وە قوبا تاڵبانی و پافێڵە چونکە ئەمانە خەڵکی شەریف لە دەوری خوانە ناهێڵن کاکە حتا عەزیزان خەڵکی شەریف لە سلێمانی و لە هەولێر و لە دووهۆکە جێگەی نابێتەوە بەڕاستی یا ئەبێ سەری کسکا بە خۆی دانیشێ بێدەنگ ئەگینا ئەیفڕێن و ئەیکوژن تێگەی ئەبێ ئاوارەی هەندەران بێت و تەواو قوڕکرێ بەسەریە یا ئەبێ بێدەنگ بی لە کوردستان دابنیش بۆیە زۆر بێزەی خەڵکە شەریفەکە بێدەنگە هیچی پێ ناگە چی بکە کاکە ئەیڕفێن ئەیکوژن هەرچی تعتاج ئەکرێ هەرو خەڵکی خوێڕیان من بە ئێوارم خۆشەویستان 30 دانە ساڵی ڕەبەقە پارتی و یەکێتی مەکۆی کوشتن و بڕین و تاوان عەزیزانی من مەکۆی تیرۆرن باشە یەک کەسێک ناتوانێت کەسێک بکوژێ هەڵبێ ئەگەر یەکێتی پارتی داڵدێنێن عەزیزانی من لە سێمانی ئەیکوژی ئەچێ بۆ هەولێر لە هەولێر ئەیکوژی ئەچێ بۆ هێن یا پێی فڵان مەسئولی فڵانە عەزیزان معقول نییە کوڕی سەرۆ قادر بەسەر لە خەڵکی یاوە سڵحی کردو نەگیراوە کوڕەکەی باشە کوڕی هادی کە محافزی هەولێر بوو کە زەلامی کوشتووە نەگیراوە کاکە یەکسەر چون تەماڵەکەی کاکە نەگیران پێویست ناکە یاسا سڵح بە پارەکارە مەجبور بوو سڵح کاکەم کابرا بەیانیە بۆ نمونە کوڕی کابراکی فەقیرە کوژە شوێنەکە دەسەڵاتی نییە یاسا نییە قانون نییە ئەڵێ مەجبورە پارەکەی سڵحەکە و تەواڵێت کە پارەکەیش منێ پارەکەی زۆر نەگرم خۆ هیچم پێ ناکرێ مەجبور پارەکەی کردێتەوە من بەڕاستی ئەمەوێ بڵێمی یەک پیاو کوش سەرسەری چەقۆکێش لەو کوردستانە نییە و نەماوە پیاوی پارتی وێچێتی نەبێ خۆشەویستە یان ئەمانە نیاکە بە پیاوی خۆیان تا خەڵکی پێ بکوژن سەرانەی پێ لە خەڵک وەربگرن تعداد لە خەڵک پێ بکەن والله خۆشەویستانی من خەڵکی شرافەتمەند خەڵکی پاک خەڵکی ئینسان خاوەن کەسایەتی ڕێز لەناو ئەمانە نەجێگەی بۆتەوە و نەجێگەیشی ئەبێتەوە بۆچی یەکێتی و پارتی ئێوە جگەل لە خەڵتەی موجتەمع جگەل لە چەقۆکێش چی کەتان هەیە شێتان بە دەورەیە لەواقع نەوزاد هادی بڵێ نەوزاد هادی کوڕەکەی سەلامێکی کوشت و هیچیشی بۆ نەکاتەوە بەسە بڕۆ بۆ سەرەکی دژە تیرۆرەکان نازانم کیانە بڕۆ بۆ ئاکامەکەی کە مەجموعەی شەلاتی بە دەورەیە بڕۆ بۆ کوڕەکەی شێخ جەفەر کوڕەکەی شاڵای عەلی ئەسکەری کوڕەکەی جەلالی کۆنە بریکارە کوڕەکەی فڵان فیسارەکانیان باشە هەمویان ئەوانە دەور بەرایە بەڕاستی کاکە هەتا کوڕەکان خۆشیان خراپن لە واقع کاکە باوکم بە ئەڵڵا جەلالی بریکار خۆی لە کوڕەکەی باشترە باشە بە ئەڵڵا شێخ جەعفەر خۆی لە کوڕەکەی باشتر بە وەڵڵا شاڵای عەلی ئەسکەری خۆی سەدقاتی کوڕەکەی باشتر باشە کاکە گیان ئەمانە هەر زۆر خراپن ئەم ناڕانە کاکە هەر زۆر خراپن نە ئیحترام ئەزانن نە ڕێز ئەزانن نە دۆسایەتی ئەزانن هیچ شتێک نازان ئەمانە کاکە باشە وەکو ئەو شەوتم پاڤێڵ و قوبات ناچن نابنە قۆنەرەکانی جەلا تاڵەبانی باشە کە 1001 ڕەخەم جەلا تاڵەبانی هەیە کە جەلا تاڵەبانی پیاو برا ئەمانە پیاویش نین ئەی هاوار پیاو نین یعنی کێشەکە ئەمەیە کاکە یعنی قوبات پیاو نییە پاڤڵ پیاو نییە کێشەی ئێمە شانە ژن نییە کێشەی ئێمە ئەوەیە کە لەگەڵ ژن و پیاوەکە بەڕۆڕوو نین تا بتوانین قسەیان لەگەڵاکەین لە ڕاستیە نین جەلا تاڵەبانی قسەی لەگەڵا ئەکرا کاکە ڕەخنێ هەیە خراپ بوو دزی کرد چەتەی کرد فڵانی کوشت ئەمەی کرد شەڕی کرد 1001 ڕەخەمان لێ هەیە ئۆکێ هەمووشی ئەسەلمێنین بەڵام بە هەموو عیبەکانیەوە بە هەموو خراپەکانیەوە لانی کەم قسەی لەگەڵا کرا کاکە پیاو بوو شخصیەتی بوو تۆزە کاکە بەڵام ئێستا قوبات و پاڤڵ قسەیان لەگەڵ ناکرێ ئەمانە کاکەژە یعنی کوڕی شاڵای عەلی ئەسکەری قسەی لەگەڵ ناکرێ ئەی هاوار باشە هەموویان نازانمەوەی حەمەس و دووشیوانی چی بێتەراکە ئەویش کوڕەکەی زەلامێکی کوشکاکە
نازم چیە دوای سڵحەکەن نازانم گرتیان کوڕەکەی نیانگر نازانم یعنی کاکە عزیزی من کێشەکە ئەوەیە کە بەس کوڕی ئەمانەشن خەڵکە کوژن کاکە کوڕی حەمەد چێشیوانی نازانم چییە ئەمە ئەچی ئەوە مناڵی خەڵکە کوژە کاکە باشە کوڕی ئەمەی گۆڕان ئەمە ئەم کوڕەکەی ناویشیە خەلی سەرکانی هەم تازە بەر بۆ تەقی لە کلانیشێک کردووە قاچشکانەوە لە بازاری لای خانەقا لە بازاری دۆلارەکە کاکە کوڕی ئەمانە لە حەقیقەتە کاکە کوڕی فەقیر و هەژار خۆ نییە بۆیە ئەمانە هەموویان خەڵکی سەرسەری خەڵکی هەوسار بچڕاو خەڵکی تەعداکار خەڵکێک کە هیچ هەست و سۆزێکیان نییە بێدایک و باوکن خەڵکی بێژی ئەمان دەری خۆیان کۆکەنەوە خۆ کاکە شاعری نایە خۆ نووسەری نایە کاکەجیان خۆ فەڵەفیسایی نایە ئەمانە کاکە هەرچی خەڵکی شەلاتی چەقۆکێش نەبێت ناوانە جێگەی نابێتەوە عەزیزانی من باشە چۆن کەس دەتوانێت چەندین کەس بکوژێ کەچی لە ڕێزەکانی ئێوەش داوام بکات چۆن شتی وابێ لە پشتەری ئێوە دابنیشێت ئەگەر پیاوی خۆتان نەبێت چۆن تەنشی وا بکات تازە هاتووە کۆمەڵە قسەی قۆڕ بڵاو کاتەوە وەڵا ئەمە لە ڕۆژی ئەوەی ئەو ناو ئێمە وامانێکمانەکە درۆکەی کاکە ڕاست ناکەی بە قوربانە بم بۆ دوو هەفتە بەرلەوە بڵاو نەکردو کەم کاتە لە نەقۆمایە بۆ مانگێ بەرلەوە نەگرت باشە بۆ چوار ڕۆژ بەرلەوە ئەم کڕۆ نەگرت قوبا تاالبانی و ڕەمەزان دیەکۆنی بۆ هەر کە زەلامەکە چوار کەسەکەی کوشت یەکسەر گرتان دوای سەعاتێ باشە بۆ هەفتەیە بەرنتان کرد بۆ ئەمەی نەکردایە بۆی ئەو چوار کەسە قوڵ بەسەر نەکوژانەیە لەوێ بۆ نەتانگرتن تازە عزیزان من حەقم نییە بەسەر پیاویشیەوەیە کاکە تێکم مێن برای من حەقم چییە کوڕی حەمەد سێشیوانی نازانم دووشیوانی شەو کەی مشکلی لە پیاوی کەسێک کاکە پیاوی حەجەکە پیاوی باوکم بێت باشە مهمەوەیە کوڕەکەی کەسێکی کوشتووە و تەواو ئیتر نازانم چی ئایا سڵحیان کردو ئەوانیش کوڕەکەی گیرا ئاگام لێ نییە قەسم لەسەر ئەوەیە کە کوڕی مەسئولەکانی پارتی وێکێتی ئەم پەرتاو پەڕی پیاوە کوژن ئەمانە دزن ئەمانە جەردن ئەمانە مافیان جای حەجەکە کوڕی حاجی عەلی باوکم بێت تۆ کوتو کردماچی وا ڕاستیەکەی بۆ بێتان ناخۆشە کاکە حەقم چییە بەسەوەی پیاوی چییە پیاوی چی نییە هەر کەسێکەیە کاکە تەواو ئەگەر هەفتەیە بەرلەوە بۆ نمونە ڕەمەزان دیەکۆنی ئەم کابرایی بگرتایە لای خۆی داڵدەی نایە یا قوباد بیگرتایە ئەو چوار کەسە نەبوون بە قوربانی کەواتە قوباد و ڕەمەزان دیەکۆنی مجرم و تاوانبارن لە کوشتنی ئەو چوار کەسەیە کە لە سەرچەمەڵا کوژەن خێزان ڕاست ئەگیرا سەرسەریەک جانەجمۆشیشی هەیە ناچی ئاوا بکات ئاوایە بابا من بەس ئێوە من ئەتان ناسم ئێوە چی من ئەتان ناسم ئێوە چی دابایەکە باشە بەس من ئێوە ئەناسم ئێوە یاسەتەن ئەتک کردووە دادوەتەن ئەتک کردووە ئێوە بابا 30 ساڵە بەس ئەجزن بەس چەتەییەکەن ئەکوژن ئەفرن تەعداکەن باش چی ماوە ئێوە نیکن ئەی هاوە هیچ یاسایەک 30 ساڵە شمولی یەک پارتی یەک گەشێتی یەک مەسئولیەتی پارتی نەکردووە باشە حتا شمولی پیاوەکانی شەن ناکە یاسا خۆشەویستە ناکە ڕاست یاسا شمولی ئەوانە ناکە پیاو کوژە بڕۆ بەلای وەسا حەسەن بۆ پیاوی وەسا حەسەن پیاو کوژە بۆ پیاوی وەسا حەسەن کرد پیاو کوژە بڕۆ بۆ لای مەحموود سەماوی پیاو کوژە بڕۆ بۆ لای شاڵای عەلی ئەسکەری پیاو کوژە بڕۆ بۆ لای قوباد و پاپڵ و شاناس ئاساییە تەواو ئەو شارنەوە بۆیە هیچ کاتێک لە کوردستانە لە هەولێرە لە دوهۆکە لە سلێمانیە دەستگای زانیاری و ئاسایش و پۆلیس و پاراستن و ئەمانە پارێزەری سەر و سامانی خەڵکی نین بەڵکو خودی ترۆریستەکەن خودی پیاوکوژەکە ئەمانن عەزیزانی من ئەمانن لە ڕاستیە خودی پیاوکوژە ئەم شەلاتیانن لە حەقیقەت لەبەرەوە بڕواتان بۆ نەبێت من ڕێزم هەیە بۆ پێشمەرگەی شەریف لە ڕاستیە بەڵام ئێستا من ناوم پێشەتڕە بەڕاستی پێشمەرگەم لە ناو پێشەتڕە خۆشەویستان پێتان ناخۆش نەبێت پێشەتڕە نەبێت نابێت بە پیاوی شێخ جەعفەر کاک ئەوەی دوای شێخ جەعفەرەکەوێ ئەوەی دوای قوبادەکەوێ ئەوەی دوای مەسرور و مەسعودەکەوێ ئەوەی دوای نازانم مەحموود سەنگاوی ئەکەوێ ئەمە پێشمەرگە نین عەزیزان ئەمانە چەتەن ئەمە پێشەتڕە نەمانە خۆشەویستانی من پێشەتڕە ژیایە پێشمەرگە ژیایە پێشمەرگە واتە پێشمەرگەکەوێ لە پێناوی گەلەکەی خۆیە لە پێناوی نیشیمانەکەی خۆیە لە پێناوی ئازادیە لە پێناوی ڕزگاریە ئەمە پێشمەرگەی خۆشەویستان بەڵام ئەوەی کە ئێستا پیاوی ئەم مەسئولانەیە ناویان پێشەتڕەیە ناوەکە گۆڕاوە لای ئارام ئەحمەد ڕاستی پێشەتڕە ژیایە پێشمەرگە ژیایە تەواو بەنەفەت بنیاخۆ ئەوە ڕاستیەکەیت بەداخی شەوکە لایفەکەم بوو بە دوو کەتەوە واتە بەشی 1 و 2
وەکو فلی موشت هیوادارم کە سوودێکم پێگەیاند بن. یادی سەدەر عوسمان هەمیشە پیرۆزە بنەماڵی بازانی هەموو ساڵێ لە 5 ئەبێ سەریان داخن بنەماڵی بازانی ئەبێ مەسوود سەری داخاوە ڕاستی باشترین ئەوە ڕاستیەکەیەتی خۆشەویستانی لەبەرەوە ڕەمەزان دێکۆنین دێکۆن نازانم گوندە بێت دێکۆن بێ گوند بێ ڕاستی نای خۆی بەخۆیەتی کاکە ڕەمەزان دێکۆنی ئاسی مۆزوعەکە ئەوەیە تۆ خۆشی لەو کەسانی کە زۆر ئازار و ئەشکەنجەی خەڵکی شداوە لە کاتی ناڕەزایەتیەکانە ئەمانە وەکو خۆی لە مێژوان نووساوەتەوە خەمە نەبێت وەکو خۆی و ئامەزانە پیاوێکی زۆر عەجایبی بەخوا پیاو کوژیت بەخوا تعدا لە خەڵک کردووە بەخوا دزی کردووە بەخوا دەیان کەسی خێڵ لە دەوروبەرایە چەک بەشان لەلای تۆ پیاویان کوشتووە دزیان کردووە تعدیان لە ژنی خەڵک کردووە پیاوی تۆ باش بیجان لە دەوروبەرە دیفاعیشان لێکیش بۆ لەوەی تۆ پێویستی بەوانە زە پێ ئارا مەحموود بە توولێ نایە هەن تشکوارە خێڵی توی ڕشتن بەڵاسیکە زەلامێک کە خۆشەویستان ئەها کشەکەی خۆی لە پاکی دایک کوشت کچێکی مناڵی کوشت لە پاکی دایک لە دوای ماوەیەک دوای ئەوە کوشتیانەوە لە سلێمانی 27 کەسی کوشت بوو خۆشەویستان پیاویەکێتی بوو 27 دانە کەسی کوشت بوو دوای یەکێتی خۆیان کوشتیانەوە نازانم دیزە بەدەخۆنیان کرد ئەوە ئەمە ڕاستیەکەی ئێوەیە عەزیزان لەو زیاتر مشیتان پێ بڵێم خۆشەویستانی من لایڤێکی ترم هەیە من لایڤ زۆر قەزانم خۆشەویستان بە چەندین لایڤ قەزانم بەڕاستی چەندین لایڤێکم ئەبێ لە ماوەیە لەسەر کام دەسەڵات کامە ئۆپۆزیسیۆن و کامە دژە دەسەڵات ئەمانە چیان دژە دەسەڵاتن ئێمەمانان چی چۆنین فلانە گروپ فلانە گروپ هەموو ئەمانتان بۆ باسەکەم لە یەک لایڤی تێوتە سەردا بۆچی ئێمە ناچینە پێشەوە خەتای چییە هەموو ئەوتان بە لایڤێک بۆ باسەکەم خۆشەویستانی من بەلا عومەر کامەیە ئەمە من ئەزانین چۆنە خۆشەویستان من دیفاع لە هەندێک شتێ نایکەم بەڕاستی ئەگەر قەسە ئەو مەلایەکە لە هەولێر کۆمەڵی قسەی کرد و دوای گواتە چەما بۆ تاجێکە و لێ خەڵک ڕەشی لێ کردوانە ڕاستیەکەی قسەیەشم گوێ لێ بوو ئەمڕۆ ئیتر تااقەتە مەقسەی سەرکەم کەوتی چەندین ساڵە من لە هەولێرم ڕەخنەیەگرم پارتیچی نەکردم بەڵام یەکێتی وای لێ کردم باوەڕم بۆ نییە کاکە من باوەڕم بۆ نی لاقەت تێگەی وەڵڵی خۆشەویستان خۆیەکێتی ڕوویبابی ڕەش بێ مەسەلەی ئازادی لە مەنتیقەی سلێمانی عێراقی بەیەکێتیەوە نییە خەڵکی گەرمیان خەڵکی هەڵەبجە خەڵکی سلێمانی خەڵکیوان سروشتیان وایە تاو تەبیعەتیان وایە بەڕاستی عێراقی ئەوە نییە کاکەجان بەڵام بە پێچەوانی ئەو قسەی مامۆساوە باشە ڕوویبابی یەکێتی ڕەش بێ هینی گۆڕان ڕەش بێ هینی حسک ڕەش بێ لە دەڤەری سلێمانیە وان دەڤەری سلێمانیە خەڵک باشێتوانە قسە بکە کاکە نەک لە هەولێر و بادنانە ئەوە درۆکە ئەو مەلایەکەوە ئاگە بەڕاستی وەڵی باوکم لە سلێمانیە ئەتوانی هەزار قسە بکەیت ئێتوێ بۆشیە دە لە هەولێرە کاکە بۆ لە سلێمانیە ئێستا چی قساکی بڕۆ بیکە چی لێکن کاکە ها دە لە هەولێر بیکە بدام بناوێتن چی لێکە خۆ کاکە ئینسان تۆسێ واقعی بێ خۆ عیب نییە کاکە یعنی بۆچی تە قەینا ئێمە دژی یەکێتین قەینا دژی ئەم دزایسەرێکم یەک ساعتە ڕسویانەکەم بەڵام وەڵی براکەم لەگەڵ پارتیان مەقیاس ناکرێت دەڤەری سلێمانی لەگەڵ هەولێر و بادینانە نەوەڵە وەڵی لە هەولێر و بادینانە بەشە نایە بچوڵێتەوە کاکە لەبەرەوە ئەو مامۆسای ڕاست ناکات بەڕاستی ڕاست ناکات بەڵێ لە سلێمانی لە هەڵەبجە لە هەولێر لە فلان هین ئەفو لە گەرمیان لەمانە خەڵک باشتر قسە ئاکات باشتر قسەیەکە باش هەتا جوێنی ژەیە ئەوەی شەکە ئەهوەنترە لە منتیقەی سلێمانی منتیقەی هەولێر و بادینان بەدەستی بنەماڵی بازانی باشە کاک پارتی یەک ماڵتانەوە بێ لە سلێمانی چەقۆکێشەکانی ئەهێنێ لە دوکتۆر غالب بەیە کاک ڕاستی خۆ دوکتۆر غالب قسە بێکێتیشە لە کاکەجە هەژن یەکێتی شەریکی پارتی بوو بکوشەکانی چەقۆکێشەکانیەوە بە پارتی بەڵام پارتی ئاواکە کاکە ئەیزابێکێتی کاوە گەرمیانیشی کوشتووە ڕاستە ئەوش خۆ ئەزانن بەڵام سروشتی سلێمانی تەبیعەتی سلێمانی و هەڵەبجە و پێنجێن و ئالەم بابەتانە سروشتیان وایە قسەی خۆیان ئەکەن بەڕاستی تەواو ئەمە جیاوازە جیاواز فەرقی هەیە لە حقەتە بۆیە مامۆسای ڕاست ناکە کاڵێ وەڵا لە هەولێر بادنان قسە ئاکەم هیچ تاڵەوە ئەی مامۆسا سووسەیەکە چی بەسەر زەحمە نەبێ ها کە من چەندین لایڤم کردووە مامۆسا کێ سووسەیی توخوا ناوەکەین بۆ بنووسن لەسەر چی پارتی خستە زیندانەوە داماوە چی کردەوە مامۆسایە کاکە ها ئەوە چەند ساڵە لە زیندانە دایان ناوە و کابرایە کاکە چوا قسەی ڕاستی کرد چوا قسەی ڕاستی کرد کاکە و مامۆسا ئاینێ پارتی لە زیندانە دایناوە ئەو چەند ساڵە زەلام هەیە 20 ساڵە زیندانی پارتی بنەماڵی بازانیە کاکە لەبەرەوە وانییە کاکە وانییە لەبەرەوە من ناسمە ژێرباری ئەو قسە و باسی ئەو مامۆسایە لە حقیقەتە و پشتیوانیش ناکەم لەو ئەقڵیەتە ئەبێ تۆ
لە یەک کاتە دژی یەکێتی و پارتی بیت بەڕاستی نابێت دابنیشیت وڵا کاکە سلێمانی ئەمە بە هەولێر ئەوە مەکەونە سەنگەری پارتی یەکێتیەوە تێگەی مەکەونە سەنگەری پارتی یەکێتیەوە سلێمانی جیاوازە هەولێر جیاوازە بادنانی جیاوازە سلێمانی تەبیعەتی هەروە بوو کاک بەعس بەدەست سلێمانی گیری خوارد بوو کاکەش هەر باس بە باسی خۆی سلێمانی کەسی قبوڵ ناکاتەوە قسەی خۆیەکە من ڕۆژانە ئەیبین بەڵێ ئیسماعیل ناوی ئیسماعیل سوسی وڵی نازانم ناویکی وایە بەڕاستی ئەو مامۆستا ئیسماعیلە پیاوێکی بەڕێزی و دیندار مامۆستا ئیسماعیل چوار پێنج قسەی حەق و ڕاستی کرد چەند ساڵی زیندانی پاراستنەدایان ناوە کاکە باشە مەلا ئیسماعیلی سوسی باشە کاکە ئەمەیە ئیشی بنە ماڵی باسانی ئێوە وڵای ئەو مامۆسایە من چەندی جای گوێم جا من عەزیزان گوێ لە مامۆسای ئاینی ناگرن بەڕاستی سەم مامۆسا هەڵۆ مامۆسا نازانم چی پێڵێن حاجی لەقلەق و مامۆسا ئەمەی ژندزەکە ناوی چییە ئەوەی کەڵێ مەسعود بازانی وەلی ئەمرە ئەو ژندزە و قەت گوێ لەمان ناگرن بەڕاستی ئەمانە یەک قەڵن قسەکەڵی بەڵی لای منی بڕوە خۆن خەڵک دانیشی گوێنێک ئایا وەلا مەلا هەڵۆ جەبەرەڵە چی وەلا قسە بکەک مەلا نازانم لە چی وەلا قسە ئەوە چیم کاکە و کەمەڵە خەڵکی گوێن فرۆش و دەم پیسانە کاکەچ ئەوان چی خەڵک گوێن لێ بگرێ کاکە بەڵام مەلا ئیسماعیلی سوسێیی پیاوێکی شەریف بوو ڕەخنەی جدی دەسەڵاتە بوو کاکە گیان بۆیە ئەویان لێکرد بۆیە هەموو ئەو مامۆستا ئاینانەیە کە قسەیەکەن و کەسیش ناچێت بەلایەنە بەخوا بە کلکی دەسەڵاتیان نازانم بەخوا بە پێی دەسەڵاتیان نازانم بەخوا هەڵۆ پێی دەسەڵاتە بڕواتانە بێ مەلایەتی ئەوەتر پێی بنە ماڵی بازانیە ئەو مامۆستا ئاینانی کە ڕەخنەیە بگن قسەیە بکەن پێی دەسەڵاتە خۆیان بەڕاستی کە ناگیرن بەڵێ عەبدولەتیفی سەلەفی بەرحاڵ من قسەکانی خۆم کرد خۆشەویستان کاتان ناگرمیتر حرمەتێکی زۆرم بۆتان هەیە بەڵام ئەوە ڕاستیە لەگەڵتانە ئەبم لە چەند شەوی ئایندا ئینشەڵڵا بۆ ئەو بابەتە لەسەر ئەو کشەیش هەمە لەسەر کێتە تخواستێت چوار لایفم بەدەستەوەی بەڕاستی لەسەر قەیوان و لەسەر نۆکان و لەسەر ناویچیە ئەو خەپەیجیان ناویشی بوو تخوا خەپەیجیانم بێچۆتەوە بێگەر تاڵەبانی لەسەر بێگەرد و وڵی لایف بازار گەرنە بەڕاستی لایفمان زۆرە بێ خۆشەویستان دزجەدانە بەڕاستی ئەمەنە دز هەیە لەسەر لایف پەکمان ناکەوێت خۆشەویستانی من ڕێی خۆمە سەر مەلاکرێکا و تۆ خۆشەویستان پێویست ناکەم دووبارەیەکەمەوە کاکەجان مەلاکرێکار بە سیاسیەن ئاوای لێکرا بەڕاستی مەلاکرێکار بە ناحەق وایان لێکرد لە حەقیقەتە هیچ شتێکی نەکرد وش ئیسپات نەبوو لە ڕاستی خۆشەویستان بەرحەڵ ئیتر ئاوایە ئەم دنیای ئێمە ئاوایە بەڕاستی منی تر بەخواتان ئەسپێرم شەو شۆگارتان خۆش بێ ببوورن کە لایڤەکە بوو بە دوو بەشەوە بەڕاستی بەڵام بەرحاڵ هیوادارم کە توانی بێتم سوودێکتان پێ بگەێنم ئەم شەویش یادی سەدر عوسمان بەڕێز هەمیشە لای ئێمە ڕێزدارە و هەمیشە یاد یەکەینەوە هەموو ساڵێ لە پێنجی پێنجا ڕسوایی بۆ بنەماڵی بازانی هەموو ساڵێ لە یادی کاوە گەرمیانیا ڕسوایی بۆ وێچێتی نیشتیمانی کە کاوە گەرمیانیان تیرۆر کرد بکوژەکانی بۆ خۆی دیار نوێ ئێستا بۆ خۆیان پیاساکە خواتان لەگەڵ خۆشەویستان حرمەتێکی زۆرم بۆتان هەیە سەرچاوەکانی من هاتن خواتان لەگەڵ